نێچیروان بارزانی بڕیارەکەی دادگای فیدراڵی بە زاڵمانە ناو دەبات و مەسرور بارزانیش دەڵێت قبولکراو نییە. بانکی ناوەندی عێراق هەڵوێستی خۆی لەبارەی دابەزاندنی نرخی دۆلار ڕاگەیاند. بەوتەی پەرلەمانتارێک هەوڵێک هەیە ئەلوەی هەولێر بدرێتە کەرتی تایبەت. سڵاوتان لەبێ لە شارپرسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنفرانسی میونشنەوە بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە دۆسەی نەوتی هەرێمی کوردستان بە زاڵمانە ناو دەبن و دەڵێن قبولکراو نییە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕای دەگەینێت بڕیارەکەی دادگا بەرامبەر دۆسەی نەوتی هەرێم زاڵمانە بوو. ئەگەر دادگا مەبەستێتی خەڵکی کوردستان سزا بدات ئەوە ئەم بڕیارە لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێت. وتیشی ئەگەر بەغدا بەدوای چارەسەر دەگەڕێت ئەوە دەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکرێت و گفتوگۆی جددی لە نێوان هەردوو لا دەست پێ بکات. لە لایەکی دیکەوە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕای دەگەینێت بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لەبارەی نادەستوری بوونی فرۆشتنی سربەخۆی نەوتی هەرێمی کوردستان قبولکراو نییە. بە جۆرەی ڕاگەندراوێک مەسرور بارزانی ئاماژەی بەوە داوە سەبارەت بە بڕیاری ئەم دواییەی دادگای باڵای فیدراڵی دەربارەی نەوت و گازی هەرێمی کوردستان دووپاتی دەکەینەوە کە ئەم بڕیارە بەلای هەرێمی کوردستان قبولکراو نییە و هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک داکۆکی لە مافە دەستوریەکانی دەکات. لە ڕۆژی 15 ئەم مانگە دادگای فیدراڵی عێراق لەبارەی هەناردەکردنی نەوتی هەرێم بەبێ ڕەزامەندی بەغداد دانیشتێکی ئەنجامدا و بڕیاریدا کە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان پێچەوانەی دەستورە. نرخی دۆلار بەرامبەر بە دینار لە بازارەکانی عێراق لە گۆڕانکاریدا و پارێزگاری بانکی ناوەندی عێراقیش ڕایگەیاند ئاسان نییە نرخی دۆلار بەم خێراییە دابەزێنن. مستەفا غالب پارێزگاری بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند ئاسان نییە نرخی دۆلار بەم خێراییە دابەزێنن و دەژڵێت عێراق لە ڕێی بەرزکردنەوەی نرخی دۆلارەوە دەیەوێت قەرزەکانی بداتەوە بەڵام لە ئێستادا ئەگەر نرخی دۆلار دابەزێنن نەک هەر ناتوانین قەرزەکان بدەینەوە بەڵکو قەرزەکان زیاتر دەبن و لایەنی کەم پێویستیان بە 3 ساڵ هەیە هەتا بتوانن نرخی دۆلار وەک پێشوو دابەزێنن. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی تویتێکی موقتەدا سەدرەوە سەبارەت بە دابەزینی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی گۆڕانکاری لە نرخی دۆلار ڕوویدا و نرخی دۆلار بەرامبەر بە دینار دابەزی ئەوە ژوای کرد هاوڵاتیان ڕوو لە بازارەکان بکەن بۆ فرۆشتنی دۆلارەکانیان. مەژعان جبوری ئەندامی پەرلەمانی عێراق ڕای دەگەیەنێت دابەزاندنی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی دەبێتە هۆی کورتهێنان لە دابشکردنی موچەی فەرمانبەران. ئەمڕۆ یەکشەممە مەژعان جبوری لە میانی لێدوانێکی ڕۆژنەمەڵیدا ڕایگەیاند ئەگەر لە حاڵەتێکدا نرخی بەرمیلێک نەوت دابەزێت بۆ 6 دۆلار ئەوە ناتوانرێت موچە دابش بکرێت و پارە بۆ پرۆژەکانی ژەرخان تەرخان بکرێت. پێشنیازیشی کرد هەموو هەوڵێک بدرێت لە پێناو پشتیوانیکردنی چینی هەژاران و نرخی شتومەک و پێداویستە سەرەکیەکان بۆ کەسانی خاوەن ئابووری سنووردار دابەزێنرێت. ئەم قسانەی مەژعان جوبوری لە کاتێکدایە ڕۆژی شەممە پەرلەمانی عێراق کۆبووە بە مەبەستی بانگێشکردنی هەریەک لە عەلی ئەلاوی وەزیری دارایی و مستەفا غالب پارێزگاری بانکی ناوەندی لەسەر دۆسەی بەهای دۆلار بەڵام عەلی ئەلاوی ئامادەی دانیشتنەکە نەبوو. عەلی تورکی پەرلەمانتاری سربەخۆی عێراق کە پێشتر داوای یاسایی لەسەر هۆشیار زێباری تۆمار کردبوو لە نێتورین لێدوانیدا دەڵێت هەرێمی کوردستان نەوتەکەی بە 10 دۆلار بە تورکیا فرۆشتووە و داوای داهاتی نەوتی باشووری عێراق دەکات. دەژڵێت گەندەڵێکیان کاندید کردبوو بەڵام داوای چاکسازی دەکەن. هەروەها خاکی کوردستان ڕادستی تورکیا دەکەن بەڵام دەبێت هاوڵاتیانی ناوەڕاست و باشوور بە فۆڕم بچنە نێوخاکی هەرێمی کوردستانەوە. ڕۆژی سێشەمەی ڕابردوو دادگای فیدراڵی عێراق بڕیاریدا بە نادەستوریبوونی پرۆسەی نەوت و غاز لە هەرێمی کوردستان و داوای هەڵۆشانەوەی یاسای نەوت و غازی هەرێمیشی کرد. ئەو بڕیارەش لەلایەن سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمانی کوردستانەوە ڕەت کرایەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرا دەکات ویستیەکەیە کە ئەلوەی هەولێر بدرێتە کەرتی تایبەت و جەخت دەکاتەوە ئەگەر ئەو کارە ڕانەگیرێت هەڵوێستی جددیان دەبێت. کاروانگەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان بە شارپرێسی ڕاگەیاند بە جۆرەی بە دەوڵەتچوونەکانمان ویستیەکەیە لە حکوومەتی هەرێم کە ئەلوەی هەولێر بدات بە کەرتی تایبەت. بێشک ئەم بڕیارە زۆر مەترسیدارە و لێکەوتی سەختی دەبێت چونکە ئەم زەویە نزیکەی 20 دۆنمە واتە نزیک بە 50,000 مەتر کە شوێنێکی زۆر استراتیجیە. ئاماژەی بۆش کردووە لەم ئەلوەیە نزیکەی 100 یەکەی کارکردن هەیە و لە هەر یەکەیەک نزیکەی 30 بۆ 40 کەس کار دەکەن واتە کۆی گشتی نزیکەی 3000 کەس کاری تێدا دەکەن. هاوکات نزیکەی 3000 دەستگەر ڕۆژانە بەشێک یان تەواوی بژێوی ژیانیان دابین دەکەن لە ڕێی کارکردنەوە.
گەزنەی ئەوەی خستە ڕووکەویستێک هەیە ئەم ئەلوەیە بدرێتە کارتی تایبەت لە کاتێکدا ئەوانەی لەوێ خاوەنی مەحەلن گرێبەستێکیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم کە لە ساڵی 2013 دەست پێ دەکات و لە 2038 کۆتایی دێت. بەوتەی و پەرلەمانتارە ئەم بڕیارە مەترسیدارە و دەبێت بە زووترین کات ڕابگیرێت بە پێچەوانەوە هەڵوێستی جددیان دەبێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا بەختەوەربن.